هەستم زۆر هەستێکی خۆشە چونچە ڕۆژێکی مێژوویە ڕۆژێکە بۆ گەلی کورد بۆ مێژووی کورد دەبی دیاری بکرێ ئەمە پێکەمان چۆنە و هاوسەنگمان چەندە لە بەغدا پێم شتێکی ناخۆشەگە و قسم پێیاڵەیەڵەی بازێک کەسێک هەیە کارتی دەنگدانی وەرنەگرێتەوە چونچی ئەوڕۆ ڕۆژێکە دەبی چارەنووسی خۆمان دیاریکەین چونچی لە بەغدا چارەنووسمان لەوەیە ینی پێتوایە کاتی ئەوەیە گلەیەکان وەلا بندرێت بەفعال تاپان نیسان دەبی لە ڕۆژە شێوە گەورۆدا لە بەرامبەر ئەوانەیە کە دژمانەوەستنەوە دەبی چارەنووسی خۆمان دیاریکەین و هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی دەنگمان زیاتر بێ لە بەغدا پێویستە کورد دەنگ بە چێ بدات وەڵاهی پێویستە بەو کەسانە بدا ئەگە خزمەتی خەڵکەکەن خزمەتی ڕێگاوبانەکەن بە کوردی ئەوانەیە خزمەتی میلە دەکەن ئەجا چێنیەوە خەڵک بەخۆیە بینێت دەبان.